بسم الله الرحمن الرحیم بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سەلام و میهرەبانی و ڕەحمەتی خواتان لێ بێ ئەم کاتتان باش. خۆشحاڵین لە بەرنامەی باسوخواز بە ئێوەی ئازیز و بەڕێز دەگەینەوە. وەکو زانراوە لای بەڕێزتان لە دوو ڕۆژی ڕابردووداوە تا دوو ڕۆژ بەر لە ئێستا وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی تاقیکردنەوەی پۆلە کۆتاکان و نۆی بەرنامەڕەتی ڕاگەیاند واتە 12 ئامادەی و پۆلی نۆی بنەڕەتی ڕاگەیاند لەسەر ئاستی هەرێمی کوردستان. دەمانوێت لەم بەرنامەیەدا لە بەرنامەی باسوخواسی ئەمڕۆدا قسە بکەین لەسەر ئەنجامی تاقیکردنەوەکان. ئایا ئەو ئەنجامانەی ئەمساڵ لە چاو ئەنجامی ساڵانی ڕابردوو چه جیاوازیەکی هەیە؟ ئەنجامەکان ئاستیان باشتر بۆ یاخود ئاستیان خراپتر بۆ؟ ئەگەر خراپتر بۆ هۆکارەکانی خراببوون و دابەزینی ئاستی دەرچوون و ڕێژەی دەرچوون چییە؟ و ئەو بایکۆت و ئەو حاڵەتایی کە لە ساڵی ڕابردوو وەرزی خوێندنی ساڵی ڕابردوودا هەبوو تا چەند کاریگەری کردوتە سەر دەرونی قوتابیان و سەر مامۆستایان و بۆ سەر کۆی پرۆسەی خوێندن چه کاریگەریەکی هەبوو چی کردووە تا چەند هۆکار بۆ دابەزینی ئاستی دەرچوونەوە؟ چەندین پرسیاری تریش لەو بارەیەوە بە میوانداری بەڕێز دکتۆر بێستون حەمە ساڵح سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان. کاک دکتۆر زۆر بەخێر بێ و سوپاسی ئامادەبوونت دەکەین. سوپاس بە جەنابەت. کاک دکتۆر دەمەوێت بە شێوەیەکی گشتی چیت هەیە لەسەر ئەنجامی تاقیکردنەوەکان؟ مەڵێ بەناوی خۆی بەخشندەی میرەبان سوپاس بۆ جەنابەت بۆ هاوکەرانی خۆشەویست. دیارە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم وەکەوەی کە چاوەڕوانەکە لە کۆتایی هەفتەی ڕابردوو ئەنجامی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەی و هەروانەوەی بنەڕەتی ڕاگەیان. بەڵام ئەوەی کە تێبینی ئەکرانی من وەکو خۆم تێبینیم کرد هەر لەوەی کە خودی قسەکانی بە ڕێزۆزیری پەروەردە کە هات ئینشایەکی زۆر فراوانی خوێندەوە لە پێشڕاگەیاندنی پرۆسی تاقیکردنەوەکان هەندێک پاساوی هێنایەوە و هەندێکیش ئاماژەی کرد کە ئێمە ئەمانەوێت گۆڕانکاری بکەین و ئەمانەوەیەک شتی گەورەی باس کرد بۆ ئەوەی کە لە مەبەست خۆی دوور خستەوە. مەبەستی ئەوەی کە ئەمە مەراسیمێکە بۆ ڕاگەیاندنی نەتیجە ئەنجامەکان لە دوای هاتە سەرەوەی کە ڕێژەکانی خوێندەوە. بەڵام بەداخەوە ڕێژەکان تەوەقوع نەکراو بوو بە جۆرێک لە جۆرەکان کە بەداخەوە لە وڵاتە ساڵ بۆ ساڵ بەهۆی قەیرانە داسەپێوە دروستکراوەکانی حکوومەتی هەرێمەوە ساڵ بۆ ساڵ ڕەوشی پرۆسی پەروەردە و فێرکردن بەرەو دابەزینەچێ ئاستی قوتابی خوێندکار بەرەو دابەزینەچێ ڕێژەی دەرچوونیش بە هەمان شێوە. ئەمانە ڕەنگە لە دوای یا لە پرسیارەکانی جەنابەت جواب بدەینەوە کە هۆکارەکان چینایە ئەم ڕێژانە ڕێژەیەکی ئاسایی وەربگیرەیان ڕێژەیەکی نائاسایی زۆر باشە. دەکرێت بزانم ئەنجامەکانی ئەمساڵ دڵخۆشکەرن یاخود ئەنجامێکن کە پێچەوانەکەی دروستە؟ وڵی بە بڕوای من و بە بڕوای ئەوانش کە لە ماوەی ئەم دوو ڕۆژە ئێمە ئەوانەی پیانەوە ترە شارەزایانی بواری پەروەردە و فێرکردن ئێمەش وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە دیراسەیەکی خێرامان کردووە بە دڵنیایی ئەنجامەکانی ئەم ساڵ ئەنجامێکی دڵخۆشکەر نین بە نیسبەت هەرێمی کوردستانەوە. چونکە ڕێژە یعنی کاتێک کە قوتابی خوێندکار کە لە هەر پرۆسەیەکی تاقیکردنەوە هەر پرۆسەیەک بێ خوێندن بێیان پرۆسەیەکی کە پێویستە یعنی ئێستا هەر وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە لە هەرێمی کوردستان سەر و خوار 65 وەرناگرن. یعنی پێیان وایە ئەوەی لە خوار 65 بێنێ بە جۆرێ لە جۆرەکان بێ بەشەکرێ لە کورسی خوێندنی وەرگرتن لە زانکۆ پەیمانگاکان کەواتە پێوەستن بە حکوومەتەوە بەڵام لە ئەهلەکان وەردەگرن لە حکوومیەکان بە دیوێکی ترەگەر ئێمە سەیری ئەم ڕێنمایە یان ئەم ئیجراعاتە بکەین بەرامبەر قوتابی خوێندکار کەواتە ئەوەی خوار 65 نابێ بە دەرنەچوو حسابە چونکە وەرنەگیراوە چونکە ئێمە لە زانکۆ پەیمانگا قۆناغێکە پێویستە قوتابی خوێندکار ئامادەیی ببڕێ ئیمجاچێتە زانکۆ پەیمانگا. بەڵام بەداخەوە ئێستا ئەنجامەکان 26 بۆ زانستی 18 بۆ وێژەیی یعنی 18 بۆ وێژەیی 26 بۆ زانستی ڕێژەیەکە من
پێم وایە یعنی پێویستە هەموو دامەزراوەکانی حکوومەتی هەرێم هەموو کەسوولایەنەکان لە هەرێمی کوردستانە بێن هەڵوێستە لەسەر ئەمە بکەن بە تایبەت پەرلەمانی کوردستان پێویستە وەزیری پەروەردە بانکە ڕۆکارەکانی ڕووداوای ڕوونکردنەوە بکەوە هەروەها پاساوەکانی ئایا ئەم پاساوانە هۆکارن بۆ ئەوەی کە پرۆسی پەروەردە و فێرکردن بەرەو دواکەوتن بچێت یان نەخێر ئەم پاساوانە پێویستە کۆمەڵی ئیجراعات بکرێ بەرامبەر ڕەوشی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان کێشە قوڵ و مزمینەکانی بواری پەروەردە و فێرکردن لە کوردستان ئێمە ئاستێکی ستانداردمان هەیە بۆ ڕێژەی دەرچوون لە هەر پرۆسێکی خوێندندا وەکو ستانداردی عالەمی خۆی لەم ئاستە کەمتر بوو ئەوە ڕێژەکەت خراپەوە گەلم ئاستا تا ئەم ئاستا بوو باشە گەلمە بەرزتر بۆەوە باشترە ئەگەر ئەوەی کە من یعنی دیراسەن کردبێت نەخێر یعنی شتێکی وامان نییە بەڵام ئەوەی کە بۆ نمونە ڕەنگە بیانوویە کە بێ بۆ 12 ئامادەیی 12 ئامادەیی لەبەرەوەی قوتابی و خوێنکار وانەکانی ئەیڵێتەوە بە ویستی خۆی وانە ئەیڵێتەوە خۆی خاتە دەوری دووەم ئەمانە لە دەوری دووەم ڕێژەکە بە تەئکید وەک باز کرا زیاد دەکرێت بەڵام ئایا ڕێژەی 26 یان 28 بە چەندێک زیادەکرێت ئایا ئەگەر هەر سی دەرێ هەر بۆ نمونە دەوری خوری دووەم با بڵێن ڕێژەی لە سەداسی سیش بێتە سەر ئەم ڕێژەی 26ە ئەکاتە 56 کە ئەمە نزیکە لە نیوەی دەرچێن یعنی نیوەی پرۆسی پەروەردە و فێرکردن پرۆسی پەروەردە و فێرکردن لە 156 ئەم ساڵ لە ئامادەی بنەڕەتی کە پۆلە ناکۆتانەکان ئەوی 65 با بڵێن لە ئامادەی لە 165 سەرکەوتن بەدەست 56 سەرکەوتن بەدەستێنێ 56 سەرکەوتنێکی یعنی هەر ئەوەیە کە بۆ نمونە بڵێن تەواو لە نیوە زایدێک بانێنە ئەجینا بە دڵنیایی ڕێژەی بۆ لە هەندێک وڵات ڕێژەی ستاندارد 75 بەرەوسەرە لە هەندێک وڵات لە 80 هەندێک وڵاتیش 65 یعنی 65 کراوەتە بواری ئەوەی کە هەڵسەنگاندنی بۆ بکرێ بەڵام لە وڵاتی ئێمە بەداخەوە تاوەکو ئێسا ڕێژێکی دیاریکراو نییە ڕێژەیەکی دیاریکرا و ستاندارد و ئەمانە لە وڵاتی ئێمە نییە و لە وڵاتی ئێمە مامۆستایەکی بەڕێز هەرچەندی خۆی ماندووکە دڵسۆز بێ لە پیشەکەی خۆی ماندوو بکە هەر سپاسنامەیەکی وەرەقەی بۆ دێتەوە لە بەرامبەریشە هەر کەسێک ئێهمال بێ دوا بکەوێ پیشەکەی بەدڵ نەبێ یعنی بە جۆرە لە جۆرەکان حەق بە پیشەکەی خۆی نەدا ئەوی هیچ جۆرە سەرزەنە شتێکی وە زیاد ناوێ نە ئەو یعنی پارەیەکی لە هەر وەزیفێکیشدا پاداش و سزان نەبوو ڕوتەیەەکە بە تایبەت لە بواری پەروەردە و فێرکردن لە بواری پەروەردە و فێرکردن لە وڵاتی ئێمە کاک بەختیار یعنی پرۆفیشناڵی بەداخەوە لە بەرپرسانی پەروەردەی هەرێمان نییە ئەویش بەداخەوە یعنی لە وڵاتی ئێمە لە هەموو کابینە یەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری پەروەردە کاتێک وازی لە وەزارەتەکەی هێناوە هەموو شتێگاتۆتەوە سەر سفر وەزیری دووەم لە سفرەوە دەست پێ کردەوە وەزیری دوای ئەو لە سفرەوە دەست پێ کرد نەوەکو تاوکاری یەکتر بۆ نمونە ئێمە لە 2007 کۆنگرەی پەروەردەی لە هەرێمی کوردستان بەسرا چاودێرانی بواری پەروەردە و فێرکردن کە ئەو کادێمیش بەشداروین تێدا هەمووی بە هیوا بۆی کە کۆنگرەی پەروەردەیە توانێت گوڕوتینێکی باش پێشکەوتنێکی باش بە بواری پەروەردە و فێرکردن بدا بەداخەوە کۆنگرەی پەروەردەی تا ئەوەندە بڕی کرد کە وەزیرەکەی لەسەر وەزیر مایەوە کە وەزیر وازی هێنا وەزیری دوای ئەو ڕاستە و خواهات بڕیارەکانی کۆنگرەی پەروەردەی هەندێکیانی ڕاگر هەندێکیشانی هەڵوەشاندەوە دوای ئەو وەزیرێکی تر هات عکسێوی کرد وەزیرێکی تر هات بە هەمان یعنی لە کوردستان بەداخەوە کۆنفرانس ئەگیرێ لە پێنا ئەوەی کە ئەم وەزیرە لە کاتی کابینەی خۆیان کۆنفرانسێکی کرد یان ئیشەکەی کرد دوای ئەوە ئیشەکە هەڵەوەشێتەوە بەبێ ئەوەی ئەو وەزیرەی ئەو کاری کردووە ئەو بودجەی بۆ بوارە سەرف کراوە هیچێک لەمانە لێپرسینەوە لەگەڵ وەزیرەکە بکرێت. زۆر باشە ئەنجامی تاقیکردنەوەی ساڵانی ڕابردوو لایە ینی ساڵی پار و پێرار و ئەوانە چەند بۆ وەرزەکانی ڕابردوو لەگەڵ وەرزی ئەم ساڵدا زۆر جیاوازی هەیە. بەڵێ ئێمە جیاوازی بڵێ ینی دا بۆ 13 جیاوازیە لە پێرار بۆ ئەم لە سەدا بڵێ بۆ نمونە بێژەیی زۆر جار لە خولی یەکەم ساڵی دقیقا نازانم
ساڵی 2015 بوو یان 14 بوو لە سیەکان بوو ئەمیش تریش لە سیەکان بوون هەردووچیان یعنی بەڵام ئێستا هاتووەتە هەشدا یا بۆ نمونە ساڵی پێرار قوتابی 100% هێناوە لە بەکەلۆری قوتابێک لە 100% نێناوە ساڵانی پێشووتر یعنی قوتابی ئەم ساڵ 68 قوتابی سەر و لە 95 هێناوە لە وێژەی 2 قوتابی لە سەر و 95 هێناوە بەڵام ساڵانی تر لە زانستی لە هەزارەکان لە سەر و 95 ئێنا یعنی ساڵی وا بەس پێرار لە 199 بووە یعنی کۆلێژی پزیشکی و ڕاوەستاوە کەواتە کۆلێژە پزیشکیەکان ئەگەر 4 کۆلێژی پزیشکی هەر یەکەی 120 قوتابی وەرگرت بێ 480 قوتابی لە 199 بەرەو سەر بوون. قسەی وەزیری پەروەردە ئەمساڵ وابزانم بەس لەسەر لە بەشی زانستی 608 قوتابی لە 95 بەرەو سەرەوە هێناوە بەس ساڵان لە 98 بۆ سەرەوە ئاهات یعنی نمرە یعنی 98 بەرەو سەر ئیمجا زیاتر بوو لەوەی کە ئیمساڵ کە لە 95 بەرەو سەر هێناوە. بەڵێ زۆر باشە. دەمەوێت ینی باسی کاریگەری ئەو دۆخانە بکەین کە لە هەرێمی کوردستاندا وجودیان هەیە تا ئێستاش. دۆخی ئابووری وە گرفتاری خێزانەکان بەدەست باری داراییەوە بەپێی ئەو دیراسانی ئێوە و ڕێکخراوێکی قوتابی خوێنکاری هەتانە تا چەند کاریگەری کردوتە سەر ئاستی دەرچوون و سەر ئاستی پرۆسی خوێندن و سەر ئاستی تێگەشتنی قوتابیەکان و ینی تموحیان خۆشەویستیان بۆ خوێندن باری زانستی و تێگەیشتنیان هەبووە. خۆی لە 100% ئێمە ئەم دۆخەی کە بەسەر هەرێمی کوردستان هاتووە ئەتوانین بڵێن کاریگەری لە 100% هەیە ڕاستە و خۆشەیەتی لە بەرامبەرە یعنی پابند نەبوونی حکوومەت و وەزارەتی پەروەردە و کەرتی پەروەردە بە بەڵێنەکانی بەرامبەر بە ماوەسا بەرامبەر بە پێشخستنی کەرتی پەروەردە بێباچیان لەو بوارە ئەمەش ڕاستەوخۆ پەیوەندی هەبووە بۆ نمونە هەموو ساڵێک هەموو ئێمە ساڵانی پێشوو لەو شارانەی کە یعنی ئاستی پژێوی خواردتر بوو لە مەرکەزی پارێزگاکان لەوێ نمرەکان زیاتر بوون. بۆ نمونە لە هەڵەبجەی شەهید یەکەمەکان 2 ساڵ لەسەر یەکەم لە هەڵەبجەی شەهید بوو بەڵام بەداخەوە ئەم ساڵە بینی هیچی نییە ئەم ساڵە بینی سەیرەکەی زۆربەی هەرە زۆری یەکەمەکان لە ناو مەرکەزی پارێزگای سلێمانی و مەرکەزی پارێزگای هەولێرە کەمێک لەوانە لە ئیداری گەرمیانیان ئیداری ڕاپەڕینیان لە پارێزگای هەڵەبجە دووەکیش بەڵام دووەک لە سەرەتاوە هەروە هێناوەتی ڕێژەیەکی زۆر کەمی لە ناو یەکەمەکان بەڵامی کە بنمونە یەکەم لەسەر ئاستی هەرێم کە ئێمە ئەمڕۆ بە خۆمان قسەمان لەگەڵ کە پەیامنێرەکەمان قسەی لەگەڵ کرد لە ئاستێکی خێزانێکی مامناوەندیدایان لە بەدڵنیایی لە خێزانێکی مامناوەندەیە بەڵام ئەو جیاوازەکەی ئەوەیە لە ناو مەرکەزی پارێزگای سلێمانیە یەکەم مەرکەزی پارێزگاکان جیاوازن لە بواری یعنی هەندێک جیاوازەیە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی کوالیتی خوێندنەوە گرنگی پێدانی مامۆستاوە ژیانی پەروەردە لە پرۆسەکە ژیان لە ناو مەرکەزی پارێزگاکانات یعنی جیاوازێکی زۆری هەیە لە دەرەوەی پارێزگاکان لە شوێنە دوورە دەستەکان بۆ نمونە ساڵی وا بووە لە قەڵاتزێ یەکەم هەبووە لە کفری یەکەم هەبووە لە قەزای چەمچەماڵە بووە لە ناو مەرکەزی پارێزگای هەڵەبجە هەبووە لە هورامانە بووە لە پێنجێنە بووە ئەم ساڵ یعنی زۆر کەم هەیە ئەو ڕێژانە ئەوەیش جێی تێڕەمانە ئێمە ئەگەینە ئەو قەنەعەتەی کە بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستان و بێباچیان و بوونی قەیرانێکی زۆری دروستکراوی حکوومەت کاریگەری ڕاستەوخۆکەی بینرا ڕەنگە بە جۆرێ لە جۆرەکانیش بۆ ئەوە بێ کە یعنی ئیتر خەڵک وای لێ دێت خەڵک ئەبێ بێت وەک چۆن ساڵانی پێشوو کە باسەکەن ساڵی هەشتاکانەوەوانە خەڵک لە دەرەوەی پارێزگانەیە خوێند ئەوەی کە هەمووی کە لە ئامادەی هاتنە ناو مەرکەزی پارێزگاکان بۆ خوێندن بەڵام ئێستا ژیانێکی ترە بەداخەوە حکوومەتی هەرێم یعنی بێباکە بەرامبەر بە کەرتی پەروەردە و فێرکردن بێباکە بەرامبەر بەنەوەکانی داهاتووی وڵاتە بێباکە بەرامبەر ئەو مامۆستا بەڕێزانەی کە بە ڕەنجی شانیان بوونە مامۆسا و بە ڕەنجی شانیشان کوردستانیان پێشخست و بە ڕەنجی شانیشیان توانیان ئەم ساڵێکی پڕ لە قەیراناوی بەڕێ بکەن بۆ کۆتایی بێنن بەڵام بە دڵنیایی حکوومەتی هەرێم ئەگەر یعنی
تۆزێک گۆشی بەخۆی بێتەوە پێویستە ئەم ئەنجامانە ڕای بتەکێنێ پێویستە بێتەوە بەخۆیان ئەم ساڵ کۆنفرانسێک بکا بۆ بەرەو پێشبردننی پەروەردە بۆ باشکردنی ڕەوشی پەروەردەوە گوزەرانی مامۆستا و دابینکردنی کەشێکی ئارام و گونجاو بۆ دکتۆر تۆ باس لە بەستنی کۆنفرانسێک دەکەی ینی باشترین کۆنفرانس هاتنی مامۆستایان نەبوو بۆ سەر شەقام کە داوای مافی خۆیان دەکرد ینی دیانگووت ئێمە مافمان دابین ناکرێت تاوەکو ماف دابین نەکرێت بە تەواوەتی بۆ مامۆستایان بۆ ئەوەی مامۆستایان ڕەکیزەی ئەساسین بۆ بنچینەی سەرچین لە بواری پەروەردەدا ئەگەر بواری دارایی ئەوان باش نەکرێت هەر کۆنفرانسێک ببەسترێت ینی پێدوانیە کاریگەری نابێ ئەگەر هەشی بێ زۆر جوزئی و لاوەشی دەبێت من مەبەستم لە کۆنفرانس مەبەستم لەوە نیە یعنی بێداعیشە و خەڵک شت بخێنێتەوە لەگەڵین و ئەوە نا مەبەستم لەوەیە بڕیاری جرێ بدرێ ئیتر لە هەر جۆرێک لە جۆرەکانی پێی ئەوترێ مینی کۆنفرانس نازانم کۆبوونەوەی چی بچووکی ئەنجومەنی وەزارەت کێشەمان نییە لە کوردستان بەدڵنیایی هاتنە سەرجادەی مامۆستا بایکۆت گەورەترین کۆنفرانس بوو گەورەترین خەباتی مەدەنی بوو بەڵام من لەم جێگەیەوە جاری تری ژوتومە تا کوردستان دوو شێوە دوو پارچە بێت تا پارچەیەکی شامی شەریف بێ پارچەیەکیشی هەموو شتێکی تیاابێ لە کوردستانە ئەوان هیچ باکێکیان بە پارچەکەی تری نییە ساڵی پێرار وەزیری پەروەردە سەعاتەکانی ئەژمار بوو ئەوەی کە بڕیار بدا لەوەی کە خوێندن لە پارێزگای سلێمانی هەژمار نەکرێ هەموو ڕۆژەی و دەگەر دوو ڕۆژی تر ئەگەر سێ ڕۆژی تر ئەگەر تا ئەوەندە بڕوا بایکۆت لە سلێمانی ناچارە بین خوێندن لە پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین هەڵوەشێنینەوە یعنی وەزیرێک خواخوای و ئەمە ڕووبدا بەڵام خۆشببختانە سپاس بۆ ئەو مامۆسایانە کە پار و ئەم ساڵیش نەیانێژ ئەوە ڕووبدا بەڵام ئەمە پێم وایە ئەمانە پێویستی بەوەیە یعنی بە دوواداچوونێکی جددی بکرێ پێویستی بەوەیە کەما یعنی حکوومەتی هەرێم تا بۆی یەک قوتابخانەی هەبێ ئەو بەسێتی کە زەنجی یەکەمی خوێندنی لێبدا یەک قوتابخانە بۆ ئەو هەبێ بەسە یەک قوتابخانە بۆ ئەو هەبێ کە هەمیشە هەموو ڕۆژێت تەسویری بکاتەوە خوێندن ئاسایە بەسێتی بەڵام ئەبێ هەمووی نەمێنێ یان هەمووی ڕێککات دەتێ بڵێ حکوومەتی ینی مەهامی گرنگی بواری پەروەردەنیە یان ناهەوێت بە هیچ شێوەیەک ئەم کەرتە گەرشە بکایان یاندی ناهەوێت بە شێوەیەک لە شێوەکان پێشکەوتنێکی بەرچاوی هەبێ خۆی حکوومەت لە کوردستانە مەهامی گرنگی پێشخستنی تاچی نییە تاچی کوردی تا گەنجی کورد نەوەکانی داهاتووی نییە حکوومەت ناوێت نەوەیەکی داهاتووی چاوکراوەی خەمخۆری دڵسۆزی ئەمانە بۆ وڵات دروست ببێ بەداخەوە کە ئەمە کە ئەم بوارەی نییە هەموو بوارەکان لای حکوومەت جێی مەهام نییە وەیەگەر دێت بە ئاسانی بودجەی دایرە بڕێ بودجەی کەرتی تەندروستی بودجەی هەموو کەرتەکان بۆ نمونە سەیرەکەی هەموو کەرتەکان بەرەو ئەوە چی عنی لە معاناتی گەورە و ناوقوڵە ئەژی بۆ نمونە ئاساییە بەلایەوە ئێسا بۆ نمونە هەموو بواری تەندروستی بکاتە پارە و خەڵک بڕا پارە بدا وەک چۆن ئاسایی بوو بەلایەوە کرێی کارەبای زیاد کرد کرێی ئاوی زیاد کرد ئاسایی بوو بەلایەوە قوتابی و خوێندکار لە زانکۆ پەیمانگا موچەیەکی کەمی وەک دەرماڵە ئەدا ئێسا نەگەر دەرماڵەکەشی ناداتێ پارەشی دێسێنێ ئاساییە بەلای حکوومەتی هەرێمەوە خوێندن لە کوردستان بکاتە پارە بەشی ناوخۆی نەیە لێ قوتابخانەی حکومی نەیە لێ بەداخەوە ئەم حکوومەتە کە ئەم شتانە ئاسایی وێ بەلایەوە مەهامی هیچ کردێک لە لای ئەو مەهامی سەرەکی نییە بۆی بەرەو پێشی ببە تەنها یەک شت مەهامی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بۆ نمونە بە هەر جۆرێ لە جۆرەکان خەڵک برسیەکە خەڵک نامبراوەکە خەڵک بێموچەکە داهات زیاد کا خەرجی کەم کاتەوە وەگەوەی کە لە پرۆژه یاساکانیشانە کە بۆ نمونە یاسا کە هەموو وڵات خەویەوە بوو کە پرۆژەیەکی چاکسازی لە موچە و دەرماڵە دێت و خەڵک وەزعی باشەوێ بەڵام بە هیچ جۆرێ باس و ناویشی نەماوە بۆیە بەداخەوە کەرتی پەروەردە وەک گرنگی کەرتی پەروەردە وەک بەهێزی ئەو کەرتە وەک کە پەروەردە داهاتووینەوە هەموو نەوەکانمان لەسەر پەروەردە بنیاتی نەوەکانمان ئەندێ پێویستە داهاتووی پەروەردەیەکی تەواو بێ بۆی داهاتوویەکی گەشت و ڕووناک بێ مەهامی حکوومەتی هەرێمی کاک دوکتۆر دەڵێ معادلەیەک هەیە هاوچێشەیەک هەیە دەتەوێت کەسێک بڕوخێنی ناومێدیکە هەرگیز نیەڵی ئومێد لە ناو دڵیدا چەکەرە بکە هەر لە ڕووی دینداریشەوە ینی لە ئیسلامیش بەرنامەی ئیسلامیش هەموو ئاینە ئاسمانەکانیش لەسەرەوە هاتوون کە دایمەن ئومێد ببەخشنەوە بە مرۆڤ نێڵن مرۆڤ ڕوو لە ناومێدی بکات چونکە ژیانی دنیا هەر بەخۆی
جۆرێک لە جۆرەکان مرۆڤ تووشی مەلەل و بەهۆی دووبارە بوونەوە تووشی نائومێدی دەکات. ئانی پێ دوایە کە بارودۆخی سیاسی و ئەو حاڵەتەی یان ئەو فەزایی ئەو ژینگەی خوڵقاندوێتی لە ڕووی نائومێدیەوە بۆ تاک ئەمە لەسەر دەرونی خێزانەکان لەسەر دەرونی قوتابی و خوێندکارەکان کە لە تەمەنێکی ناسک و لە تەمەنێکی هەرزەکاری و گەنجیدان وا بکە کە وردە وردە ساڵ لە دوای ساڵ ئەم ئاستا کێروی بێتە خوارەوە. خۆی ئەو کاریگەریانی ئیسا هەمانە توانین بڵین بەڵێ، بەڵام ئەوەی کە مای خۆشببختیە لە کوردستانە تاچی کوردی خەڵکی کورد بە هەموو قەیران وانە چۆکی دانەدا بە هەموو یعنی قەیران لە دوای قەیران ئەوەی کە من لە دایک بووم تاوەکو ئێستا لە تەمەنی منەوە لە ساڵی 1970 تاوەکو ئێستا من نابینم ساڵێک لە ساڵەکان ئەم وڵاتە قەیرانی نەبوو بێ لە سەردەمی زووە بۆ ئێستا لە سەردەمی دوای ڕاپەڕین ئێمە هەمیشە وتمان ڕاپەڕین کرا وتمان ئازادی خۆشگوزەرانی حکوومەتی خۆمان هەمووی هات خەڵک ئومێدێکی گەورەی هەبوو یاڵا وردە وردە ئومێدەکان بەسرانەوە بۆی کە حکوومەت دروست بێ هەڵبژارن بکرێ دنیا بێتە شامی شەریف فەرموو دوایەوەمان بینی دەیدەی وردە وردە ئێمە حسارمان لەسرە لە عێراق لە دەرەوەنەوانە ئەگەر بڕیاری 1986 جێبەجێکرا خەڵک هەمووی ئومێدی بەوە هەڵچنی ئەوەشمان بینی دوای ئەوەش حکوومەت ڕوخێنرا عێراق نەما کورد لە بەغا و پارەی وەرگر ئەوەیشمان بینی بەڵام کاتەکەی کەم بوو هەرچەندە کاتانێکی باش بوو بەنسبەت دەرێمی کوردستانەوە بەنسبەت گەشەی ئابووری و خەڵک لە حاجات دەرچوو بوو بەرەو ئەوە ئەڕۆیش خۆی خەڵکی تەرفیهات بوو بەڵێ هەنگاوی ئەنا بۆی کەشتی زیاتر بەدەست بێنێ بەڵام ئەوەیش کرا قوربانی بۆیە نائومێدکردنی خەڵک بە دڵنیایی بۆ ئەوەیە کە تەسیری سلبی دروستکە بەڵام بێگومان لە کوردستانە خەڵک هیوایەکی بەوە هەیە کە هێشتا خەڵکانێکی تر هەن ئەیانەوێت لەم وڵاتە هیوا ببەخشنەوە هێشتا لەم وڵاتی ئێمە کۆمەڵێک دام و دەستگای تر هەیە کە جێگە ئەگرێتەوە بۆ نمونە کە بایکۆتەکرێت کۆمەڵە دام و دەستگا دێن ڕێکخراوەکان بە تایبەت هەندێک شوێنی خێرخوازی دێن خولەکەنەوە بۆی قوتابی و خوێندکار ئەو مەفترەی کە لە دەستی چوە لە دەستین نەچێتەوە بۆی قەرەبووە. زۆر باش دەمەوێت باسی ئەوەش بکەم ئێوە خولی سەرکەوتنتان هەیە دوای پرسیار لەسەر ئەوەش دەکەم لە بەڕێستان تا چەند کاریگەری هەبوو لە بەرزکردنەوە و تەوعیەکردنی قوتابیان بۆەوەی ئاسی و نمرێکی بەرز بەدەست بێن بەڵام پێ دوایە کاریگەری مانگرتن و بایکۆتی مامۆستایانیش بۆ خۆی کاریگەرێکی گەورەی دروست کردووە لەسەر پرۆسی خوێندن لە ساڵانی ڕابردوو بە دڵنیایی کاریگەری ڕاستەوخۆ و لە سەداسەتی هەیە هەرچەند یەکەمەکان هەر لە ناوچەی بایکۆتە بۆ نمونە لەو شوێنانین کە بایکۆتی لێکرا هەر یەکەم لە پارێزگای سلێمانیە کە بایکۆتە بوو بەڵام بە دڵنیایی یعنی کاریگەری ڕاستەوخۆ لە سەداسەتی هەبووە بە دڵنیا سەیری ڕێژەی دەرچوون کە یعنی ئەبینی یعنی چ مەهزەلەیەک لە ناو ڕێژەی دەرچوون هەیە بەداخەوە یعنی سەیرەکەی قوتابی و خوێندکار ئەو هەندێکیش لەوانی کە دەرچۆ نمرەکانیان لە خوار و هەفتاکانەوەی خۆ ئەمەش ئەبێ هەڵوێستی دووبارەی لەسەر بکرێ یعنی 608 کەس بۆ نمونە سەرونەوە تو پێنجن ئەی چەند کەس سەر و خوار و هەفتان ئەوەش ئەبێ سیر بکرێت کە ئەمەش نمرەیەکە یعنی ڕێژەیەکی دەرچوونی زۆر دڵخۆشکەر نییە بۆیە بە دڵنیایی بایکۆت کاریگەری ڕاستەوخۆی هەبوو وەک لە سەرەتا باسم کرد جاران یەکەمەکانی کوردستان دابەشە بوو بەسەر هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانە بەڵام ئێستا یەکەمەکانی کوردستان دابەش بووە بەسەر بە مەرکەزی سلێمانی و هەولێرا زۆربەی هەرە زۆری کە ئەمە من خۆشحاڵم یعنی خۆشحاڵم بەوەی کە یەکەمەکان نەک بۆ نمونە 2 یەکەم هەیە 11 دووەم 19 سێم هەیە خۆزگایە 10 یەکەم هەبوایە 29 دووەم 40 سێم هەبوایە بەڵام لە هەموو شارەکانی کوردستان بواە بۆ ئەوەی کە هەموو تەناوەت زیرەکی دەرەوەی ناومەرکەزی پارێزگاکان کەمتر نییە لە زیرەکی ناوخۆی پارێزگاکان بەڵام بە دڵنیایی کاریگەری بایکۆت گوزەرانی ماڵەکان دڵی یعنی خراپی گوزەرانی مامۆستا کە ناتوانێت وەک پێویست وانەیەکی سەرکەوتوو بە قوتابی بدا ئەوە بوو کە دەرەنجامەکەی بینیوان ئەم ساڵە ئەنجامی تاقیکردنەوەکاندا پێمان نیشاندرا. زۆر باشە ئەوەی کە پێی دەگوترێ منهەجی زۆر کاتێکی کەم بە تایبەت لەو شوێنانەی کە خوێندنی تێدا بایکۆت کرا
بۆ چەند مانگێکی زۆر بۆ ماوەیەکی زۆر ئەو بۆ خۆی ئەوەش گرفتێک نەبوو لە بەردەم هەم مامۆستا بۆی کە نازانێت چۆن هەزمیەوە بکە ینی چۆن بەرنامەدانێ بۆی ئەو هەموو منهەجە بدا بە قوتابی و ئەگەر دەشیدا چۆن پێی دەدا ئەم حیسانە چۆن دابش دەکەوە لەلایەن قوتابیانی شۆ چۆن هەزمی دەکەن چۆن ئیستیعابی دەکەن وەری دەگرن خۆی کاک بەختیار لە هەموو وڵاتێکا لە حاڵەتی نائاسایی یعنی لە حاڵەتێک کە حاڵەتی نائاسایی ڕۆدا بڕیار دەدەکرێت لە خزمەت پرۆسەکەەوە لە خزمەت تاقەکانی پرۆسەکە دوو لە کە قوتابی و مامۆستا دوو تاچینا و پرۆسی پەروەردە و فێرکردن لە وڵاتی ئێمە تقریبا 4 ساڵە ئێمە لە حاڵەتێکی نائاسایی یا بگوزەرەکە هەرێمی کوردستان هەم شەڕی یعنی ئەو شەڕی کە بە کوردستان فرۆشدا و داعشات و هەندێک لە ناوچەکانی ئێمەی خستە ژێر دەسەڵاتی خۆیان حاڵەتێکی دروست کرد لە کوردستانە کە بە جۆرێ لە جۆرەکان خەڵکی مەشغوڵ کردبەوەوە بە تایبەتی ئەو ماڵانەی کە باوکیان یان برایان لە بەرەکانی پێشەوەی شەڕ بوون ئەمانە تەسیری ڕاستە و خۆی لەو قوتابیانە هەبوو کە هەبوو زایدن قەیرانی دارایی هات قەیرانی دارایی دروست کرا ئەو قەیرانە داراییش ماڵێک بۆ نمونە سێ قوتابی هەیە بەڵام موچەکەی 420,000 420,000 دووسەتی بە کرێخانووەدا ئەی چی سەرفکە بۆ مناڵەکەی ئەگەر خوا کردبێتی مامۆستاکە خۆیشی یاتوچەی نەکردبێ بۆ مەکتەبەکەی یعنی بەڕاستی ئەمانە کاریگەری هەبووە ئەم کاریگەریانە بێگومان حکومت پێویست بوو بە بۆنەی ئەمانەوە بەهاتەیە هەندێک بڕیاری لە بەرژەوەندی قوتابی و خوێندکار و پرۆسی پەروەردە و فێرکردن بدایە بۆ نمونە کاتی تاقیکردنەوەکانی زیاد کردایە بۆ نمونە هەندێک بابەتی کەم کردایەتەوە بۆ نمونە یعنی ئەم ساڵ حکومت ئەم ساڵ هات کە هەندێک قوتابی ناڕازی بوو بە تایبەت زۆرینەی قوتابیانی دەڤەری ئەوەی کە بایکۆتی لێکرا ناڕازی بوون کە لە هەفتەیەکە 3 تاقیکردنەوە بکرێت وەکو پار بێ 2 تاقیکردن حکومت نەگوێی بۆ ئەو داوای قوتابیدا نە بڕیارەکەش پاشگەز بوویەوە یعنی بەدا پێچەوانەیە لە وڵاتی ئێمە پێویست بوو کە بابەتی زۆر کە کاتی کەم کە بایکۆتەیە حکومت باتە بڕیارەکانی لە خزمەت پرۆسەکە بووە کە ئەوەش پێم وایە ئەو بڕیارەیش یەکێکی تر بوو لەوەی کە قوتابی و خوێندکار دەرونیان بە جۆرێ لە جۆرەکان پێی وابوو دەرونیان کاریگەری هەبوو کە نەیتوانی بەسەر بابەتەکان ئازاڵ بێ بە تایبەت لە ڕۆژانی تاقیکردنەوەکاندا زۆر باشە بێ هەڵوێستی شەقام لە کاتی بایکۆتدا ئەوەی کە ینی زۆرینەی خەڵک پژگیری مامۆستایانیان نەکرد مامۆستایان بە زیاتر مامۆستایان و فەرمانبەرانیش بەڵام قسەیە کە دەکرێت شەقام بێ هەڵوێست بۆ لە بەرامبەر ئەو بابەتی با بڵێن بایکۆتەدا ئەمەش بۆ خۆی کاریگەریەکی ڕاستە خۆی نەبوو لەسەر دەرونی قوتابیان دەرونی مامۆستایان ئەمەش هەر لەگەڵ کۆی پرۆسەی بایکۆتەکەدایان ئەمەش بابەتێکی ترە کە کاریگەری هەبوو لەسەر دەرونی مامۆستایان و خوێندکاران و قوتابیان خۆی ئەوەی ژەر بایکۆتەکەی یعنی کە بایکۆتی کردەوەیش بە دڵنیایی کاریگەریە بووە بەڵام من ئەوەندە بڵێم تاوەکو منی مامۆستا جەنابەت کە مامۆستای کە منە خۆت مامۆستای منداڵەکانیشت قوتابین یعنی تۆی مامۆستا هەر دەرونیان مرتانیت کە ساڵێکی خوێندنی ڕۆڵەکانی تۆ بفەوتێ بەڵام ساڵێکی خوێندنی ڕۆڵەکانی کەسێکی تر لە شارێکی تر نەفەوتێ یعنی ئەمە ڕەنگار پاڵی بە تۆشەوە نابێ بۆ تەنیا مناڵەکانی ئەم دەڤەرە ساڵی خوێندنیان بفەوتێ بۆیە ئەگەر بایکۆتی نیوەی کوردستان بە دڵنیایی سەرکەوتوو نابێ بەو مانایی کە خەڵک غیرەیەکێ بۆچی تەنیا وڵات تەنیا پارێزگاکەی ئەم یان شارەکەی ئەم مناڵەکانی بفەوتێەوە شارەکانی تر بڕوا بخوێنێت و ئەوانە کە ئەمە کاریگەریەکی خراپی ئەبێ وەستانی خوێندن نابێت لە نیوەی وڵاتا ببێت و لە نیوەیان نەبێت چونکە دوایی ئەمە کاریگەری بۆ قوتابیانی پۆلیەکی ساڵێکی ترە بێ کاریگەری بۆ ئەوە بێ لە زانکۆ پەیمانگەکان قوتابیدا ئەوە کاریگەریی درێژخانی دەبێت لە تێگرای پرۆسەکە بۆ ساڵان ساڵە و کاریگەری بەردەوامە بێ بۆیە ئەمە هەستەکەم ئەم خوێندنەوە وردە بێ کە من بێگومان یعنی گومانم نییە لەوەی کە شەقامی هەمان داوای مامۆستایانی هەبوو بەڵام بە جۆرێ لە جۆرەکان حکومت هاتبوو لە مەشا دابش یعنی فەسڵێکی خستبوو بە بینی فەرمانبەران و مامۆستایان بۆچی فەرمانبەرێک کە ئەچۆ دایرە حکومت پێی وتبوو بە مدیرەکەی ئەو لەگەڵی ڕێکەوە ڕۆژێکی بۆ دانێ یان 2 ڕۆژیان 3 ڕۆژی دەوام بەڵام مامۆستا
ئەمەی کێشەی مامۆستایان بوو کە ئەمان هەر 5 ڕۆژە بۆیە دەوامیان کردە بۆ جۆرە حیسڵی هەیە بێ حیسەکانی لە هەفتەیەکدا تەواو بکات. حکوومەت ئێستا کە کێشەکانی زۆر گەورە کردووە خەڵک تەقاوتی شەبێ کە خانەنشینە بێ کەس ناخاتە جێگەی. ئێستا ئەگەر 2000 مامۆستا ئەم ساڵ خانەنشین بوو بێ یەک مامۆستادا نەمەزراوە. ئەمەش کێشەیەکی ترە بەڕاستی ڕێژەی فەرمانبەر ینی کەواتە ساڵ بە ساڵ فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە بڵێ مامۆستایان ڕێژەکەی لە کەمی وەزارەتەکان یعنی هەموو بەتایبەت پەروەردە چونکە لە پەروەردەی ژێمە مامۆستای سوپاسیان مامۆستای بە ئەزمونەیە بە کەرتەمەنێکی باشیان لە پەروەردا سەرف کردووە بە پێی یاسای یعنی فەرمانبەر ئەوانیش خانەنشینی ڕویان لێ کاوێ خانەنشین من بڕۆنە ماڵەوە. زۆر باشە. مامۆستا بەپێی ئاستی پارێزگاکان هەرسێ پارێزگاکە و پارێزگای هەڵەبجە سلێمانی هەولێر دوهۆک ئاستی دەرچوون لەم پارێزگایانە چۆن بوو؟ ڕێژەکان جیاوازی هەیە یان ڕێژەکانیان وەکو یەکە؟ هێشتا بەڕوونی یعنی ڕانەگەێنراوە نە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکانەوە نە وەزارەتی ژەور ڕۆژەی کە بەمەبەست ڕانەگەێنراوە یان پێم وانە بەمەبەست بێ پێم وایە لەوانێت پێنجشەمە و جمعی بەس یعنی پێنجشەمات بێت جمعە شەممە حاڵەتێکی ئیداری بێیان ئەوە بێت کە دەوامەکان نییە تا ئێستا بە گشتی ڕانەگەێنرا بەس بە دڵنیایی جیاوازی هەیە یعنی جیاوازی هەیە لە بینی شارێک بۆ شارێک پارێزگایەک بۆ شارێک پارێزگایەکی تر پەروەردەیەک بۆ پەروەردەیەکی کەش با منە پەروەردەی قەزاکانی ژەوانش ڕێژەی دەرچوونی خۆیانیان بۆ ئەڕواتەوە بەڵام بەڕسمی هێشتا هیچ ڕانەگەێنرا بۆیە من نامەوێت هیچ ڕێژەیەک بڵێم. زۆر باشە باسی ڕۆڵی خولی سەرکەوتن بکەین. ئێوە خولێکتان هەیە ساڵانە بۆ بە بەردەوامی هەیە بۆ قوتابیانی بە تایبەت پۆلی 12 ئامادەی بە هەردوو بەشەکەیەوە. دەمێ بزانم ئەم خولە لەو ساڵانەی کە بایکۆتە بوو بە تایبەت ساڵی ڕابردوو ئەنی پرۆگرامەکانی چۆن بوون و تا چەند هاوکار بوو بۆ ئەو کەسانی ئەو خوێندکار و قوتابیانەی بەشداریان لەو خولەدا کردو تا چەند هاوکاری کردوون بۆی ئاستی زانستیان بەرز بێتەوە ئاستی تێگەیشتنیان بەرز بێ و لە ئەنجامیشدا ئەنجامی باشیان هێنابێ. بەڵێ ئێمە خولی سەرکەوتنە تو هەم بڵم درێژترین خولە لە هەرێمی کوردستانە چەند ساڵە هەیە یەکەمین خولیش بوو کە بیری یەکەمین خولی کوردستانە کە لە 2023 تاوەکو ئێستا 15 ساڵە بە بەردەوامی کارەکە. ئەم خولە یعنی یەکەم جار کە ئێمە لە کوردستان دامان هێنا سوپاسی هەموو ئەوانە ئەەکەم لە سەرەتاوە تاوەکو ئێستا کە تایە ماندوو بوون ڕۆڵ و کاریگەریان هەبوو هاتین یعنی تەنیا بیرمان لەوە نەکردەوە کە بینوانەکانی قوتابخانە بە قوتابی خوێنکار بڵێن چونکە سیرمان کرد کێشەی قوتابی خوێنکار هەندێک جار ئەوەیە نازانێت چۆن بخوێنێت چۆن وانەکانی بخوێنێت کاتەکانی کۆنتترۆلی کاتەکەی بکات کێشەی نەبوونی کۆنتترۆلی کاتە بوو کێشەیەوەمان هەبوو قوتابی خوێنکار زۆر باش ئەی خوێند بەڵامە چوە سەر کاتێک وەرەقەی پرسیارەکانی بیرە چیەوە شەڵەژان هەبوو کێشەکانی دەرەوە ڕاستەخۆ کاریگەری لەسەر قوتابیە بوو بۆیە هاتین هەموو ئەمانەمان کردە کوامەڵێک پاچێت کە بۆنەوە نەبین ئێمە لە هەر مانجێکدا زایدنەوەی کەوانەکانی خولی سەرکەوتن کەوانەی قوتابخانە خوێنران بە تایبەت بۆ ئێمە بۆ زانستی عەرەبی و ئینگلیزی بۆ زانستی وێژەیی هەیە بۆ وێژەیی و زانستی هەیە لەگەڵ بیرکاری ئەم سیانە بۆ زانستی دووانی زیادەمان هەبوو لە ساڵانی پێش لە خولی سەرکەوتن کە چیمیا و فیزیا و لە هەندێشیان ئەحیاشە خوێنرا بۆ وێژەیەش لە هەندێشیان جوگرافی و مێژ و ئابووری و ئەمانش باسەکرا زایدن کوردیش بەڵام وانە سەرچەکانی وێژەی سێوانە بوون وانە سەرچەکانی زانستیش پێنجوانە بوون. ئەم خولا ئێمە لە کوردستانە تو ئەم بڵێم ئێستا ڕەنگە یعنی بۆچوونی من ڕەنگە زیاد لە 500,000 قوتابی لە خولی سەرکەوتن سوودمەند بوو بێ. یعنی ئەگەر ئێمە هەموو داتاکان بە دقیقی دەربخێن چونکە بەڵام ئەم خولەی ئێمەش کاریگەری ئەم کاتانی کە ڕووی داوە کاریگەری لەسەر خولەکەیش ئێمەش هەبووە کە قوتابی خوێنکاری وا هەبووە هەرچەنەوە لای ئێمە نەبووەتە گرفت و هەمیشە ئەوەی کە لای ئێمە وەرگیراوە بۆ نمونە وتومانە 2000 لە قوتابیە گۆرەگرین بۆی بیدەین بە مامۆستاکە بێت مامۆستاکە وانەکەی پێ بڵێتەوە
یعنی پارەیە کە لە قوتابی وەرگیرەوە ڕاستەوخۆ بۆ مامۆستا براوە بۆ ڕاستەوخۆ قوتابی خوێندکار لەو پارەی دایەتی سوودمەند زۆری ڕەمزی زۆریش ڕەمزی بەراورد بە هەموو شوێنەکانی تر بەڵام ئێستا کە بۆ نمونە سنتەراتی زۆر دروست بووە کە بۆ نمونە بەداخەوە خەریکە بازرگانی بە خولی کردنەوەی خولەوە ئەکرێ یعنی بەداخەوە ئەمەش کاریگەری ناڕاستەوخۆی هەبووە لەوەی کە قوتابی خوێندکاریش بە جۆرێ لە جۆرەکان مشەوەش بوو بێ یان بە جۆرێ لە جۆرەکان تێڕاما بێ کە کام خولیان باشترین خولە کامیان هەڵبژێرێ بەڵام ئێمە بە تەجروبەکانی خۆمان بە سیرکردنەوەی ئەنجامەکانی ئێمە کە ئێمە ئەم ساڵ بۆ نمونە خولی سەرکەوتنمان لە سلێمانی لە کۆیە هەمان بۆ لە هەولێر لە چەمچەماڵ و شۆرش و تەکیە و لە گەرمیان و لە ڕانێ و پشدەر و لە زۆربەی ئەو شارانی کە هەمان بووە ئەوانەی کە ئێستا نەتیجەمان وەرگرتوێتەوە دەرچوەکانی ئێمە ئەوانەی کە دەرچوون یان ئەوانەی کە نمریان هێشتوێتەوە سوپاس بەخوا نمرەکان دڵخۆشکەرن کە ئەوانەی کە بەشدار بوون لە خولی سەرکەوتن بەڵام بە دڵنیایی خولی ساڵانە ڕێژەکەتان بەرچاو بووە بەڵێ ساڵانە ڕێژەکەی ئێمە بەرچاو بووە ئێمە بۆ نمونە ئێستا کە ڕۆی نەشێنەکان سیرەکەی پزیشکێکە بینی لە دایرەیەکە ئەوانەی کە مشریفەکانی خولی سەرکەوتن سەرپەرشتیار بوون سیرەکە کە ڕاتە شوێنێک پزیشکێک ئەبینێت بۆی چارەسەری بە بک پزیشکەکە زۆر بە گەرم و گوڕ و ئەمانە ماوەسا لە خزمەتم چیت پێویستەوانە دوایی کە پرسیارێکا من تۆ ناناسماڵە من تەلەبەی ئێوە بووم لە خولی سەرکەوتنەوە دەرستان بە منوت ئێوە بوون بۆ کاری ئەوەی کە من هاتمە ئێرە یعنی ئەمە نەک دانەیەگە توان بڵێم 10,000 دانەی وایشمانەت لەوانەیە هەبێت کە سپاس بۆخوا ئەمانە جێگەی دڵخۆشی ئێمە جێگەی ئەوەن کە ئێمە هەمیشە گوڕوتیم بخێنە کارەکانی خۆمان کە خولی سەرکەوتن بەردەوام پێ بدەین لەگەڵ ئەوەش ئەمانەوەی هەموو ساڵێک تازەگەری بە خولی سەرکەوتنەوە هەبێت تازەگەریەکانیش لە ئاستەوە بێت کە قوتابی خوێندکار سوودمەندی سەرێکی خولی سەرکەوتن ساڵانە ئێوە هاوکاری ئەو قوتابیەت سەرکەوتوانە دەکەن یانەوانی کە دەرچوون بە هەموو ئەوەی کە نمرەکانی بەرزە یاخود ئاستی ناوەندەیان لە خوارووە ڕێنماییان دەکەن فۆرمیان بۆ پڕ دەکەنەوە بۆ ئەوەی لە بەدڵخوازی خۆیانەوەی کە گونجاوە لەگەڵیان لە زانکۆ پەیمانگاکان وەربژیرێن ئەم ساڵیش ئەو پرۆسەیەتان هەر بەردەوامە و چۆنیەتی ئەو پرۆسەیە چۆنە ئەگەر قوتابیان بیزانن لێرەوە لەسەر بەڵێ ئێمە لە ساڵانی ڕابردوو خولی سەرکەوتن خولێکی درێژخایەن بوو لە مانگی یعنی لە مانگی هەشتی ئەو کە قوتابی لە مانگی هەشت دەرەچوو بە پۆلی 12 پێشوش بەردەوام بوو لە ناو خولی سەرکەوتن تا نمرەی وەرەگرتەوە تا فۆرمیەوە پڕەکەراوە ناوی هاتەوە یعنی ئەمە پرۆسەیەکی درێژخایەن بوو خولی سەرکەوتن یەکێک بوو لە تایبەتمەندیە گرنگەکانی خولی سەرکەوتن و یاسەیش بەردەوام بەڵام ئێستا ئێمە دوای ئەوەی کە سیستەمی ئۆنلاین لە کوردستان دروست بوو وەرگرتن لە ڕێی ئەنتەرنێتەوە بوو ئێمە هاتین پرۆژەی ڕێگەی زانکۆمان ڕاگەاندووە ئێستا ڕێکخراوی قوتابیان پرۆژەی چێ بەناوی ڕێگەی زانکۆ ئەم پرۆژە بەردەوامە ساڵانە لەو کاتێک کە نمرەکانە درێتەوە بە قوتابی ئێمە ئەوانەی خولی سەرکەوتن و خەڵکی تریش داخلی پرۆژەی ڕێگەی زانکۆەکەین پرۆژەی ڕێگەی زانکۆ بریتە لەوەی کە ئێمە ڕاستەوخۆ کە نمرە درایەوە هەوڵە دەین لەسەر ئاستی پارێزگار لەسەر ئاستی پەروەردەی قەزاکان بۆ نمونە دین یەکەمەکان خەڵاتەکەین لە مەراسیما بێیان خەڵاتی ڕەمزی بێیان هەر جۆرێک لە جۆرەکانی خەڵاتکردن بێیان مەراسیمی ڕێزلێنان لەبەر دەستاندای بۆتان بگونجێت ئەوەی کە بە ئێمە ئەگونجێت چونکە ئێمە سپۆنسەری بۆ پیا دەکەن یان هەندێکی سپۆنسەر هەندێکی توانای کەمی مادی خۆمان هەندێکشی بە هاوکاری خەڵکانی دەوڵەمەند و خێرخواست کە ئەوەشمان هەبووە دوای ئێمە دین کۆمەڵێک سیمینارات لە چەند ڕۆژی داهاتووی شەڵامانە دەست پێەکەین هەنگاوی دووەم کۆمەڵێک سیمینارەکەین لەسەر گرنگی زانکۆ و پەیمانگا و گرنگی و بەشەی کە قوتابی خوێندکار هەڵێ بژێرێ و ڕێنمایی قوتابی خوێندکارەکەین کە چ بەشێک بۆ ئەم گونجاوە لەگەڵ ئەوەشدا دین زانیاری سەرەتایی و بەرچاو و کاریگەر بۆ قوتابی لەسەر زانکۆ و پەیمانگا شێوازی خوێندن نمرەیەنان تاقیکردنەوەکان لە زانکۆ چونکە ژینگەی زانکۆ جیاوازە لە قوتابخانەکان دوای ئەمە قۆناغی سێم دەست پێەکەین کە لەو کاتێک کە وەزارەتی خوێندنی باڵا پرۆسەی دەرگایکردنەوەی دەرگای وەرگرتن ئەکاتەوە وەرگرتنی قوتابی خوێندکار بۆ زانکۆ پەیمانگا لەوێش هاوکاریانە بین بۆ نمونە ئێمە لە پرۆسەی ڕێگەی زانکۆ سوپاس بۆخوا بە هاوکاری و هەماهەنگی هەموو لایەک جهدێکی زۆرمان سەرف کردووە سەرکەوتنمان بەدەستهێناوە بە ئاعترافی قوتابی خوێندکار لە پرۆسەی ڕێگەی زانکۆ کە زانکۆ لاین بەشێکی سەرەکیەتی ئێمە توانیمانە خەڵکانێکی زۆر سوودمەندی
ئەو بۆچوون و شارەزایە بن کە خەڵکانی ئێمە لێرەوە پێشکەشی قوتابی خوێندکارێکن. چوارەم قۆناغی ڕێگەی زانکۆ بریتە لەوەی کە کاتێک ناو دێتەوە ئێمە کە ناویش دێتەوە قوتابی خوێندکار لە یاد ناکەین. دێین بۆ نمونە لە زانکۆ پەیمانگاکان یان ناسێنین کاتێک قوتابی سەرەتایە گەچێتە ناو زانکۆ پێویستی بەوە هەیە تا ژوورێکی بۆ دابینەکرێت لە لای کۆمەڵە برادەر یان ناسرا بمێنێتەوە بە تایبەتوانی لە دوور وەرەگیرێن ناتوان یەکسەر هاتوچۆ بکەن. ئەمەشمان هەیە لە زانکۆ پەیمانگاکانیش خەممان هەیە کە قوتابی خوێندکار ڕۆیشتە ئەوێ کەسێکی چاوکراوە یعنی بە جۆرێ لە جۆرەکان شارەزایەکی لەگەڵ بێ بۆی لە ناو شوێنەکانی پێنیشاندا مامەڵەکانی بەسەرکەوتویی ئەنجام بدات. ئەمە لە پرۆسی ڕێگەی زانکۆ ساڵانە خەڵکانێکی زۆر سوپاس بۆ خۆیانی بەشداریان کردەوە بەشداریەکەن هەیە بۆ نمونە ئەم ساڵ سێم قوتابیەتی هەر لە ئێسەوە هێشتا نمرەکان نەدراوە بەخوا بێ قوتابی سێمیشم لای ئێوە فۆرم پڕکاتەوە یان کەسی چوارەمی بنەماڵەکەی یان کەسی بۆ نمونە خوشکەزا و ئەوان پور و پورزا ئەمانە تێنە لای ئێمە. ئەمە یعنی لەگەڵ ئەوەشدا یعنی ئەترافاتی بەرپرسانی وەزارەتی خوێندنی باڵا وەلایەنە بەرپرسەکانیش لە زانکۆ پەیمانگاکان و لە وەزارەتیش بەو کاری کە ئێمە ئەنجاممانداوە ئەوانە مای ئەوەن کە ئێمە گڕوتینی زیاترمان هەبێ ئەم ساڵیش بەبەر ئیشاڵا لە چەند ڕۆژی داهاتوو ئێمە هەموو ئەو شتانی کە ئەم ساڵ هەیە کاریگەرن بۆ قوتابی خوێندکار دەست پێەکەین و هەوڵەکانیشمان لە دوێنێەوە دەستی پێکرد کە سەردانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیمان کرد بۆ ئەوەی بزانین پلانی وەرگرتن بۆ ئەم ساڵ چۆنە. دەکرێت ئەم پلانە ڕوونکەوە لێرە هیچی زانیاریی نوێت هەیە ئێستا؟ پلانەکان بەگشتی باسی پلانەکانی وەرگرتنی ئەم ساڵکەم پلانەکان خۆشبەختانە لە بەرژەوەندی قوتابی خوێندکاردایە بە تایبەتی و قوتابی خوێندکارانی کە ساڵی پار پێیان وا بوو لە سیستەمی وەرگرتنی ڕاستە و خۆی زانکۆیی بە جۆرێ لە جۆرەکان مافیان خوراوە. ئەم ساڵ بۆ نمونە پارێکە قوتابیەک بەوەی ئەوەی کە نەی دەتوانانی دووجار سەردانێک بۆ سلێمانی بک بەوەی وەزعی خانەوادەکەی کە لە ئاستی ئابوووریان کەسبوو نەیەتوانی بێت لە سلێمانی لە بەشێکی باش بخوێنێ بەوەی سەردانێک کە فۆرمی پێوەرگرێت سەردانێکی تریش کە تاقیکردنەوە بکە. ئەم ساڵ هەندێک گۆڕانکاری کراوە گۆڕانکاریەکان ڕەنگە ئەم ڕۆتینیاتانی هەمووی لابردووە ڕۆتینەکانی ساڵی ڕابردوو لابراوە قوتابی خوێندکار بە ئاسانی ئەم ساڵەتوانێ فۆرم وەربگرێت و بەشدار بێت بە ئاسانیش ناوی بێتەوە بەبێ ئەوەی ئەم کەمترین تێچووە توانێت بچێتە ئەو پرۆسەیەوە و کەمترین ماندووبوونی شێبێ لەبەر ئەوەی کە یعنی شتەکان هێشتا لە وەزارەت نەکەوتوتە بواری جێبەجێکردنەوە ئەو دۆست و خۆشەویستانیش کە ئێمە زانیاریەکانمان لێوەرگرتن پێیان خۆش بوو لە کاتی ئاسایی خۆی ئێمە ئەوان ئەم زانیاریانە بڵاو ببنەوە بەڵام ئێمە ئامادە سازیەکانی ئەم ساڵمان بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵایە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بێسون حەمەد ساڵح سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە بۆ تەوەری ئەمڕۆ ئەنجامی تاقیکردنەوەکانی و هەڵسەنگاندنێک بۆ ساڵی خوێندنی 2017 میوان مابووی. زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم کاتە لەگەڵمان بوون. خواتان لەگەڵ.